تا دێت خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دژی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ وەک سەرۆکی ئەمریکا فراوانتر دەبێت و چین و توێژە جیاوازەکان پەیوەندی بە خۆپیشاندەرانەوە دەکەن. جۆن کیری کە تا ڕۆژێک بەر لە دەست بەکاربوونی ترامپ وەزیری دەرەوەی ئەمریکا بوو، یەکێکە لەو کەسانی وەک هاوڵاتیەک چۆتە ڕیزی خۆپیشاندەرانەوە کە بە سەدان هەزار کەس مەزەندە دەکرێن. خۆپیشاندانەکان لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە دەستیان پێکردووە. ئێستاش فراوانتر بووە و زۆرێک لە شار و شارۆچکەکانی ویلایەتەکانی ئەمریکای گرتووەتەوە. ژمارەی کەسایەتی ناسراوی ئەمریکا و گۆرانی بێژ و ئەکتەرە بەناوبانگەکانی هۆلیوود تیایدا بەشدارن. ژنان بەشداریکی بەرچاوێن لە خۆپیشاندانەکاندا هەیە و سەدان هەزاریان لە شەقامە سەرەکیەکانی واشنگتۆن دروشمی تۆ سەرۆکم نیت دەوتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ترامپ بنکەیەکی جەماوەری فراوانی هەیە کە هەمان ئەو کەسانن لە هەڵمەتی هەڵبژاردندا پشگیریان لێ کرد تا ببێتە سەرۆک. شرۆڤەکارانی دۆخی ئەمریکا مەترسیان هەیە لە ئایندەدا بەریەکەوتن لە نێوان لایەنگرانی ترامپ و نەیارەکانیدا دروست ببێت. ترامپ پەیوەندی لەگەڵ میدیاکانی ئەمریکادا خراپە، لەو بارەیشەوە ڕۆژنامەنووسانی بە فێڵباسترین کەسی سەرزەوی ناوبرد. And they sort of made it sound like I had a feud with the intelligence community. ئەوەش لە کاتێکدایە کە ترامپ خۆی پێشتر پرۆگرامی تەلەڤیزیۆنی هەبووە و ڕۆژنامەنووس بووە. نیگەرانیەکانی ترامپ و ئیدارەکەی بەرامبەر میدیاکانی ئەمریکا لە دوای ڕێوڕسمی سیۆن خواردنی دەستوری دۆناڵد ترامپ پەرەیاسن. کۆشکی سپی ڕاگەیاندنەکانی تۆمەتبار کرد بەوەی بە ئەنقەس تەنیا ئەو دیمەنانەیان گواسۆتەوە کە ژمارەیەکی کەم خەڵک کۆبوونەتەوە. شۆن سپایسەر وتەبێژی نوێی کۆشکی سپی ڕایگەیاند ئەو کەسانی لە ڕێوڕسمی سیۆن خواردنی ترامپدا ئامادە بوون لە سەرجەم سەرۆکەکانی پێشتر زیاتر بوون. بە وتەی شارەزایانی دۆخی ئەمریکا ترامپ بەرهەمی ئەو ترس و دڵڕاوکیە دەچنێتەوە کە لە هەڵمەتی هەڵبژاردندا بە وتە توندەکانی لە دڵی هاوڵاتیاندا چاندبووی. دەژڵێن وتەکانی ترامپی کاندید لەگەڵ ترامپی سەرۆک وەک یەکن. بەشداریکردنی ئەو ژمارە زۆری هاوڵاتیان لە خۆپیشاندانەکاندا بە سەرجەم چین و توێژەکانەوە پەیامێکە بۆ ترامپ کە مەرج نییە سەرجەم بەڵێنەکانی بۆ جێبەجێ بکرێت. کاروان شەیماسین NRT